ئایا چۆن دەزانیت هاوڕێ ڕاستەقینەت هەیە؟ بۆ ڕۆژێک لە ڕۆژاوە پرسیارە لە خۆت بکەیت ئایا من هاوڕێ ڕاستەقینەم هەیە یاخود تەنیا ئەوانەی چواردەڕۆن قەڵەباڵغی دروست دەکەن. تاقینەوەش سادە لەلایەن نووسەر ئیزابێت ئالێندەوە نووسراوە کە دەڵێت هاوڕێ ڕاستەقینە دووری و بێدەنجی دیاری دەکاتن. دەڵێ ئەگەر تۆ خاوەنی ئەو سێشتە بیت ئەوە تۆ خاوەنی هاوڕێ ڕاستەقینێت. یەکەمیان هاوڕێ ڕاستەقینە بۆ هەتایە بۆ هەمیشەییە. کاتێک تۆ بە قۆناغە سەختەکانی ژیانت تێتە پەڕیت بە بارودۆخە قورسەکاندا تێتە پەڕیت ئەو هەروەکو خۆیەتی ناگۆڕێت هەر هاوڕێتە وەک گەڵای درەختەکان نییە هەروەرزە و بە ڕەنگێک بێتن. دووەمیان هاوڕێ ڕاستەقینە پێویست ناکە بەردەوام یەکتر ببینن. ڕەنگە ماوەی زەمەنی لە نێوانتەدا هەبێت یەکتر نەبینن ڕێکەوتی یەکتر نەکەن بەڵام هەردووتان باشترینتان بۆ یەکتر دەوێت. تۆ حەز دەکەیت هاوڕەکەت گەشت بکات و بگۆڕێت چونکە ئەوە عادەتی ژیانە هەمومان پێویستمان بە ئەپدێتکردنەوەی خۆمان هەیە. تاڵی سێم دەڵێ هاوڕێ ڕاستەقینە کە لە هەمووی گرنگ دێت دەڵێ هاوڕێ ڕاستەقینە پێویست ناکە بەردەوام قسە بکەن ڕەنگە ماوەیەکە بێ فترەیەکە بێ هیچ نەڵێیت هیچ قسەیەک پێکەوە نەکەن بەڵام کاتێک پەیوەندی پێوە دەکەیتەوە دەبینی هەست دەکەی کە بە هیچ شێوەیەک ئێوە لە قسەکردن نەوەستاون هەمان ئەو کەسەیە بەر لە ئەو ماوەیەک یەکتر نابینن هەمان کەسە یعنی ناگۆڕێتن لە بەخاترەوەی کە تۆ ماوەیەکە نەتبینیوە. جا بەبوونەوە چیرۆکێکم بەبیراتەوە دەجێرنەوە دوو هاوڕێ دەبن لە شارێکەوە گەشت دەکەم بۆ شارێکی تر لەبەر ماندوێتی کاتێک دەگەنە شارەکە لەبەر ماندوێتی هەردووکیان خەویان لێ دەکەوێت بۆ بەیانەکەی کاڵ دەستێن یەک لە هاوڕێکان دیقەت دەدا لە ناو چانتاکەی $100 کەمی کردووە لە هاوڕێکەی خۆی دەپرسێت دەڵێت تۆ $100 منت بینیوە ئەوش دەڵێ بەڵێ شەو هەستم لەخە و پێویستم بوو خەرجم کرد. پاشە قسانە دەڕۆنە دەرەوە و دەچن بە دوای کاروبارەکاندا پاشان کە دەگەڕێنەوە کارمەندی پاکەرەوەی ئوتێلەکە دێتە لایەن و دەڵێت دوای ڕۆشتنتان من ژوورەکەتانم پاک کردەوە و $100 دۆزیەوە. هاوڕێکەی پارەکە وەردەگرێت و سەیری هاوڕێکەی دەکات دەڵێ ئەی تۆ نەتگوت من بردوومە ئەوش دەڵێ لە ژوورەکە تەنیا من و تۆ بووین ئەگەر بمگوت بەیانم بردووە تۆ دەکەویتە گومانەوە و باوەڕت بە من نەدەکرد بۆیە ناچار بووم باشترین فکرەکە بە خەیاڵم دات ئەوە بوو کە بڵێم من پارەکەم بردووە و لە کاتێکدا کە هیچ ئاگام لە مۆزوعەکە و لە بزربوونی $100 نییە تەنیا مەبەستی من ئەوە بوو کە هاوڕێتیەکەمان کۆتایی پێنێت و نەکەویتە گومانێکەوە پەیوەندیەکەمان نەمێنێت ورد بە لە هەڵبژاردننی هاوڕێکت. ئەلیزابێت فۆری دەڵێت جوانترین هاوڕێ ڕاستەقینە ئەوانن کە دەتوانن بەجیا لە یەکتر گەشە بکەن بەڵام بەبێ ئەوەی لە یەکتر جیا ببنەوە. بە بڕای من زەمەنی ئێستا زەمەنی فیتنەیە زەمەنی ناشیرنیە زەمەنی تاریکیە بەڕاستی دەبێت زۆر ئاگدار بی بۆ ئەوەی نەکەویتە ناو چاڵەکەەوە. هاوڕێ مرۆڤەکانی و سەردەما بە دوای هەڵەکانتدا دەگەڕێن کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئەگەر هەڵت نەبوو یاخود هەڵەکەیان نۆدۆزیەوە ئەوان دێن خۆیان هەڵێکت بۆ دروست دەکەن قسەت لە دوا دەکەن بۆیە وریابن باشترین هەڵبژێرن پەلەمەکەن چونکە بەڕاستی هاوڕێ کاریگەری تەواویە بەسەر هەموو ژیانتەوە. لە کۆتاییدا دەڵێم باشترین هاوڕێ ئەو هاوڕەیەکەوە دوو سیفەتی هەیە بتوانیت سوحبەتی لەگە بکەی بەبێ دوو دڵی لە هەمان کاتیشدا دەتوانیت گفتوگۆی لێ بکەی بەو پەڕی جدیەتەوە دەربارەی کێش و گرفت و ناڕەحەتیەکانی خۆت کە لە ناخدایە لەگەڵیدا باس بکەی. ئەگە هاوڕێکی واتەیە تاچی بکە یان ڤیدیۆکەی بۆ بنێرە. هیوادارم هەمووتان بگەنە ئەو هاوڕێیەی کە سەرەتا پێش ژیان دەگۆرێت چونکە بە نرخترین دیاری لە دنیا بە بڕای من بوونی هاوڕێیەکی باشە. تا ڤیدیۆکی تر خواتان لەگەڵ.